بكالوريوسیان هەیە لە سایە 6 ماستەریان هەیە لە سایەنسی دکتۆرا هەیە دەیەکوانی خۆی لە ساڵ پەنجای بەشداربووانی راپرسیەکەمان بڕوانامەی خوێندنی باڵایان هەیە لە سەروی زانکۆوە. ئەم کاتتان باش بەڕێزان بەخێرهاتنی هەموو لایەکەکەم بەڕاستی ماندوو بوون کاتێک لە کاتی خۆتان گرتووە لەم مۆزۆ زروفەیە کە بەدەم داواکاری ئێمە و بانکێشتکردنی ئێمەوە بێن بۆی کۆببینەوە لەسەر پرسێکی ئاوەها جددی سوپاسی هەموو نوێنەرانی حیزبەکان و لەگەڵ نوێنەران لە ئەنجومەنی با بڵین لە پەرلەمان و لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە هاتوون بەدەنگمانەوە هەموو ئەو ڕۆشنبیرانە و هەموو ئەو کەسانی کە ئەیانەوێت گۆڕانکاریەک لەناو ئەم کۆمەڵگەیە ڕووباد یاخود حاڵی بەرەو باشتر بڕوات هاتوون بەدەنگ بانگهێشتەکەمانەوە. لە ڕاستیە پلتفۆرمی کوردستان بۆ پرسە نیشتیمانیەکان کار لەسەر پرسە نیشتیمانیەکانەکات لەسەر هەموو ئەو پرسانەی کە بە تەنگاوتەنگی پەیوەندی هەیە بە تاکی ئەم نیشتیمانەوە ئیتر ئەو پرسە چ بچووک بێت چ گەورە بێت لەسەر ئاستی ئابووری بێت سیاسی بێت هەچ ئاستێک بێکە پەیوەندی بە ژیانی ڕۆژانی هاوڵاتیەوە هەبێ پلتفۆرمی کوردستان هەوڵ ئەیات ئەو شتانە بخاتە ڕوو ئیتر یاخود چەمکەکە سەر لە نوێ پێناسەکردنەوەیەک بێ بۆی یاخود کێشە و گرفتێک بێ کە بەدەمەوە چوونێکی هەبێ بۆی. پلتفۆرمی کوردستان لە 5 بۆردی سەرەکی پێک هاتووە کە ئەوانیش بۆردی لێکۆڵینەوەی استراتیژین کە ئەمڕۆ ئەم کۆبوونەوەی ئێمەیان با بڵین سازش کردووە ئەوان هەستاون بە ڕاپرسیەکەی بە دواچوونەکان بە هەموو ئەو پێویستیانەی کە پێویست بوو بۆ ئەم کۆبوونەوەی جێبەجێیان کردووە هەروەها بۆردێکی ترمان هەیە کە بۆردی ڕاگەیاندنە بۆردی سەرکردایەتیکردن لەگەڵ بۆردی چالاکیە مەدەنیەکان و بۆردی کللتوری لە بۆردی کللتوریا دەست ئەبرێت بۆ هەموو ئەو بابەتانی کە پەیوەندیان بە کللتوری کوردەواریەوە هەیە یاخود بە کللتورێکی نیشتیمانیەوە هەیە کە کورد کۆکاتەوە لەگەڵ هەموو ئەو لە دەوڵەتانی تر کە بەردەوام لەگەڵ نەتەوەکانی تر کە بەیەکەوە ئێمە کارلێکردنمان هەبوو پێکەوە ژیانمان هەبووە. هیوادارم کە ئەم کۆبوونەوەی ئەمڕۆمان ئەنجامێکی باشی گفتوگۆ لە دوای خۆی بەجێ بهێڵێت بۆ ئێمە وەکو بەڕێز کاکاوکار ئاماژەی پێیا بیکەنە پاکێجێک و ئاراستەی لایەنی دیاریکراوی بکەین و مامۆستا هۆشمەند بە سوپاسەوە لەسەر ئەم ڕاپرسەی کە پێشتر ئێمە کارمان لەسەر کردو ماوەیەکی باشە خەریکن پێوەی و ماندوو بوون پێوەی شەرحێکی باشمان باتێ بۆ ئەوی بەرچاوی بەڕێستان ڕوون بێ لەسەرەوەی کە هاوڵاتی چۆن بیرەکاتەوە پرسیارەکانی بە چ شێوەیەکن وەڵامەکانیشی بە چ شێوەیەک ئاراستە ئەکات و هیوادارین کە ئەم کۆبوونەوەیمان ئامانجدار بێت و لە شوێنی گونجایی خۆی کە ئاراستە ئەکرێت ئەوانیش وەڵامێکی گونجاوترمان بنەوە بۆ ئەوەی شتێک لە ژیانی خەڵکی بگۆڕین و ئاسانترێکیکەین. سوپاس بۆ هاتنتان جارێکی تر بەخێر بێن سەرچاو. پرسیاری بیستان هەرێمی کوردستان لە هەرێمی کۆتنەکانی لەگەڵ بەرگا شەفاف ماوەی کردووە وەسا حەفتاوێکی بەرزاروان بەڕێن نەکرد هەرێمی کوردستانش بۆ شەفاف نەبووە وەسایە سیانزیان بەرەن بەڵێ وەسا قاڵی بەرە نازانێت. ئێمە ئەمڕۆ خۆشحاڵی و دەستخۆشیشمان هەیە بۆ پلتفۆرمی کوردستان بۆ پرسە نیشتیمانیەکان هەمووانی لێرەکەوە کردوەوە بۆ قسەکردن لەسەر ئەو ئاستەنگەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا لەگەڵی شاتیۆنەتی میکانیزم هەوڵێک بین بۆ چارەسەرکردنی لەناو هەموو ئەوانەیە ئامارێکی ڕاپرسێکی پیشانی ئێمەیە کە ئەکرێ بڵم جێگای شۆکە کە کۆمەڵێ خاڵی ڕەشببینی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لۆ ڕابینە ڕاپرسیە بەدی ئەەکەین کە ئەمە جێگەی سەرنجە پێویستە سەرکردایەتی سیاسی کورد نخبەی دەسەڵاتدار و حاکم لە هەرێمی کوردستان بەڕاستی لەسەر ئەم ڕاپرسیە بە جددی قسەیان هەبێ و ساڵوێستیان هەبێ و لەسەری بوەستن چکە جۆرێک ڕەشببینی لە خەڵکی کوردستانە هەیە کە هیچ ئومێدێک و ئایندەیەکیان بە داهاتووی هەرێمی کوردستان نەمابێت بەو ئەو عێراقا هەڵوەشاوە لێکترازاوە پڕ لە گەندەڵیە پڕ لە کەمی خزمەتگوزاریە کە هەیە هێشتا ئەوان ئەوێ بە باشتر ئەبینن ئەمە کارەساتە کە خەڵکی کوردستان لەم دۆخە تەماشای ئەو هەرێمی کوردستانە کە لە ساڵانی ڕابردووە لافاوێکمان لە خوێن ڕشتووە لە پێناویە کۆمەڵێ قوربانی زۆر دراوە تا ئەم کیانە بەدەست هاتووە لە ئێستا ئەمە نەتیجەیەکی خراپە پێویستە هەمومان پێداچوونەوە بە ئەتنێ سیاسی کاری خۆمانە بکەین.